دژی پێنەدانی موچە و بەردەوامی سیستەمی پاشەکەوت لە سلێمانی خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایی سەر هەڵدەداتەوە. لەو چوارچێوەیەشدا یەکێتی کەمەندامانی کوردستان لا بەردەم بینای ئەنجومەن و پارێزگای سلێمانی بۆ پێدانی موچە و بەدەستێنانی هاوکاری خێرخوازان گرتبوونەوەیشی ناڕەزاییان بەڕێوە برد. سەدان خێزانمان هەیە یەک قەترە نەوتی لە ماڵدانە و دەیان خوێنکار و سەدان مناڵی خوێنکاری کەمەندامان هەیە کاتێ دەچن بۆ خوێندنگا یەک دیناریان لە گیرفاندانە. تکاتان لێ دەکەین بەهانای ژیانی کەمەندامانە وەرن و ئەگەر بۆ چەند ساتێکیش بێ لەم دۆسەخە ڕزگارمان کەن. وای دەزانین کە ئەگەر هەموو خاوەن پێداویستی تایبەتیەکان ئەگەر ئەو پێداویستیانی کە باسیشیان کرد ئەوانەشیان بۆ دابین بکرێ ئێمە پێمان وایە ئەوان هەر لە ژیانێکی سەخت و دژوار و نەهەموارە دەژین. هاوشێوەی خاوەن پێداویستیە تایبەتەکان بەشێک لە فەرمانبەرانی بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی گرت بوونەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیشدا داوای پێدانی موچەکانیان کرد. هەروەها هانی فەرمانبەرانی دیکەشیاندا لە ئاست پێشێلکردنی ماف و پێنەدانی موچەکانیان بێدەنگ و بێ هەڵوێست نەبن. بۆ دەرباز بوون لەم قەیرانە و چارەسەری بە پەلەی ئەم قۆناغا دابینکردنی موچەی هەموو موچە خۆراندا و لە ناویشاندا کارمەندانی تەندروستی لە کاتی خۆیدا و بەبێ دواکەوتن دابینکردنی دەرمان و پێداویستە فیزیکەکان بە جۆرێک کە بەشی پێداویستی خەڵکی هەرێمەکە بکات. دوا بە دوای ئەوەش ئەم سیستەمە گەندەڵ و قۆڵخکاری هەڵوەشێتەوە لە جێگەیدا سیستەمێکی دیموکراتیدا بمەزرێ. بۆیە ئێمە داوا لە کارمەندانی تەندروستی دەکەین هەڵوێز بگرن، داوای مافەکانی خۆیان بکەن. لە یەکەم ساتی لێدانی زەنگی ساڵی نوێی خوێندنەوە مامۆستایان کار بۆ ڕێخستنی خۆپشاندانی سەرتاسەری دژی بڕیاری پاشەکەوتی موچە دەکەن. هاوکات فەرمانبەران و چالەگوانانی کۆمەڵی مەدەنیش هۆشیاری دەدەنا حکوومەت و بەرپرسان ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت خۆپشاندان و چالاکی جەماوەری بەرفراوان بەرپا دەکەن. ئیحسان ساویر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.